ئەوەی کە پێی ئەوترێت لە ڕێگەی پرۆسی سیاسی و پەرلەمانیەوە بێوێت کە کارەکانی بەڕێوەبەر یاخود ئەوەی کە خواستە بۆ سەدر جێبەجێ بکە ئێستا ئەوانی نەماوە ینی پێت وایە ئەمەیان فشارە یاخود بە جۆرێک لە جۆرەکان تێکچوونی بارودۆخی عێراق ینی سەدر ئیتر قبوڵی ناکە ئەم شێوازە یعنی کامیانە ئەم هەنگاوی کە ئەوێ بینێت بەخۆی لە ڕووی تەنزیرەوە ئەگەمانێت تەنزیر بکەین یان بمانەوێ وردەکاری زیاتر لەسەر ملانی ماڵی شیعە باز بکەین دەمان بات بۆ زۆر بابەتی لاوەچی من پێم وایە دوو ئاراستە لە نێو ماڵی شیعەدا هەن هەردوو ئاراستە لە نەتیجە یەکن چ ڕەوتی سەدر بی چ چوارچەوەی هەماهەنگی بی ئەوانە بۆ پارێزگاری لە پێکاتەی شیعە عێراق بەڕێز موختەر سەدر وەکو زەمانە دوایە یعنی کەسێک بیر لەوە نکاتەوە جوڵەکانی بەڕێز موختەر سەدر بۆ ئەوەیە وڵاتێکی هەرێمایەتی دژ بە ئێران زاڵبی لە عێراق یان پرۆسەی شیعەگەرایی لە عێراق لاواز بێ ئەوانەی وا بیر دەکەنەوە بەڕاستی کورد بینن ینی لە سیاست ناتوانن زۆر ینی زۆر خوێنەوەی خوێنەیان دووربین بێ بەڕێز موختەر سەدر ئەو فشارانەی کە دەیکا بۆ ئەوەیە پارێزگاری لە پێگە جەماوەرەکەی خۆی و پێگە ئاینەکەی خۆی و ئەو پارێزگاری لە خۆی لە پەیامەکانی باز دەکات لە تائیفە دەڵێ پارێزگاری لە تائیفە واتە شیعەگەرایی لە عێراق بە نوێنەراتی هێز و لایەنە سیاسیەکانی تریشەوە خۆیان کۆکن لەسەر ئەوەی کە زەمانەتێک هەبی بۆ ئەوەی پێکاتەی شیعە لە پێشەوەی پرۆسی سیاسی عێراقەوە بێ وەکو پێکاتەیەکی سیاسی بەڵام لە ڕاگەیان و لە سوۆسیال میدیا و بەشێک لەلایەنی معتەبەرەکانیش باز لەوە دەکەن کە ئەمە دەبێت ئەوە بۆ ئەوەی دەستی ئێران لە عێراق ببڕێ و بۆ ئەوە دەبێتە دوورخستنەوەی نازانم چێ و هێنانەوەی پرۆژەی بریتانیا و پرۆژەی ئەمریکا و پرۆژەی ئوردن و پرۆژەی ئیمارات و سعودیا یان تورکیا من پێم وانییە خوێندنەوەی دروست بێ بەو ئاراستەیە فشار دەکات فشارەکانیشی بەردەوام دەبن حکوومەتیش پێک بێ ئەو هەر فشاری بەردەوام دەبێ بەڕێز موختەر سەدر بەشداری حکوومەت بکانەکە ئەو هەر لەبەری دژ بەبەری فشارەکەی جیاوازە بێ بەزەبێ ئەوەی پەرلەمان ناوێ لە شەقام و لە پەرلەمان ناخۆی ڕایگەیاند بەڵام هەمومان ینی ڕەوتی سەدر دەناسین خاوەنی بڕیاری خێرایە بڕیارەکانی کاتی یان لە کاتی خۆی و خێرا بڕیارەکان بە خێرایی دەیدەن و بڕیارەکانیشی بە هەماهەنگی لەگەڵ هیچ لایەنی سیاسی نایدا خۆی بڕیارەکە دەدا و بڕیارەکەشی دەباتە سەر ئەمە وەکو ڕێزێک ئەمە ڕێز لە ڕەوتی سەدر دەگرین کە بەڕاستی واقعیشە لە سیاست ینی زۆر بە واقعی سیاست دەکە بەڵێنەکانی خۆی دەباتە سەر ئەگەر نەباتە سەر بڕیارشتر دەدا ئەوە بۆی هەژمار دەکرێت بۆ ڕەوتی سەدر بەڵام ئیتر ئەوە دوو ململانەی تەقلیدیە لەناو ئێستا ئەگەر بتوانم ئەگەر بیش و بهێنین بە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی دوو ململانەی تەقلیدین یان دوو هێزی تەقلیدین کە دژ بە یەکن نەیاری یەکن بە ڕەت دروستتر نەیاری یەکن دوو بۆچوونی جیاوازیان هەیە بۆ ئاراستە هەرێمی کوردستان دوو بۆچوونی جیاوازیان هەیە بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان دوو بۆچوونی جیاوازیان بۆ مامەڵەکردن لەگەڵ کەیسە جیاوازەکان بەڵام دوجار کە دێتە سەر پێکاتی هەرێمی کوردستان پێویستە یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکانی تریش لە پێش هێزی پێشەوەی پارێزگاری بن لە قواری هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لەوێش هەر تقریبا بە هەمان بۆچوون ئەگەر بە شوێنە جیاوازەکانن و بە هەمان بۆچوون مامەڵە دەکات باش جا ئەگەر لەمەوە بڕۆینەوە بۆ لە ماڵی شیعە بێنە دەرەوە بێنەوە ناو ماڵی کورد یعنی ئەگەر لەم قسانی تۆ کە هەرێمی کوردستان و یەکێتی و پارتی هەردووچیان دوو هێزن کە پێویستە لە ئەو بابەتانی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و پەیوەستە بە قوارەی هەرێمی کوردستان یەکدەنگ بن تا ئێستا عنی بەداخەوە مە واقعە تا ئێستا لێک تێگەیشتنێک نییە بۆی کە لە داهاتوی عێراقات چیەکەن لەسەر پۆستی سەر و کۆماریش لێک تێگەیشتن هێشتا ڕووی نەداوە بەڵام لە لایەکی ترەوە داوا دەکرێت ینی ئەوە داواکاری لایەنی شیعەیە یاخود داواکاری بە چوارچێوەی هەماهەنگیە کاڵێن یەکلا بنەوە لەوەی کە کاندیدێکتان هەبێ یاخود یەکلا بنەوە لەوەی کە ئێوە چیەکەن لە پرۆسی سیاسی عێراقا باش ئاراستەکە ئێستا تر شیعە خەریکە ئەگەر هین بێ یەکلا بێتەوە لەوەی کاندیدێک بۆ خۆی دیاری بکە بۆ سەرۆکوەزیران ئەبێ کورد هەنگاوەکانی چی بێت ینی بەڕاستی کاتەکە نەماوە کاتێکی زۆر نەماوە لە بەردەست وەکۆی باسم کرد و باست کرد جەنابەت کە پێویستە هێز لایەنە سیاسی کوردستانیەکان نەکەرێکی و پارتی کۆی لایەنە سیاسی هەرێمی کوردستان پێک بێن ڕێککەون ئاراستەیەکی یەکگرتویان هەبی بۆ پشەوەی مامەڵەکردن لەناو خۆی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانش کە باسی دەروی هەرێمی کوردستان دەکەین بە بەسمان بەغدە و غیرە بەغداشە بەداخەوە ئەوە ڕاستیە ڕاستیەکی تاڵیشە
کە بەهۆی ناکۆچی سیاسی و تێک نیگەیشتن لە نێوان دوو هێزی سەرەکی کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان لەسەر کۆی بابەتەکان بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنیشەوە هەندێک جار خستۆتە مەترسیەوە جاچە لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی و نێودوڵەتیشەوە من پێم وایە ناکرێت هیچ دۆسەیەک لە نێوان ئەو دوو هێزە سیاسیە ببێتە مایەی ناکۆچی بەڵام ڕاستێک هەیە کە دەست پێشخەر بۆ ئەو ناکۆچیە سیاسیە پارتی دیموکراتی کوردستانە یعنی نەک هەر بەرامبەر بەیەکێتی بەرامبەر بە کۆی بابەتەکان باشتر دروستتر ئەوەیە کە ئەو لایەنە سیاسیانە ڕێککەون بەڵام ئەوەی کە تایتڵە لە ڕێک نەکەوتێن هاوسەنجی سیاسیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هاوسەنجی سیاسی بپارێزێ ئیرادەی یەکێتیمانی کوردستان ناکرێت بخرێتە ژێر بخرێتە ژێر پرسیاری لایەنگر و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پێی وایە ئەو ئیرادێت پێویستە وەک خۆی بمێنێتەوە و پێویستە پارتی دیموکراتی کوردستان ڕێز لە ئیرادەکەی ئەو بگری لەسەر دۆسیەکانی ناو هەرێمی کوردستان ناکۆکن لەسەر پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکۆکن لەسەر سەرۆکاتی کۆمار ناکۆکن لە شێوەی مامەڵەکردن و حکومڕانی هەرێمی کوردستان بەڵام کۆتایی پرۆسی سیاسی نییە پێویستە ڕێکەون ئەو گفتوگانی کە بۆ ئاخیرەی کران کە بەسپاسەوە بەڕێز ڕێواز فائق نامەیەکی ئاراستەی بەڕێزنی سروان بارزانانی کرد بەر لەوەی بێتە سلێمانی بەشداری دەرچوونی کۆلژی قەلات سوالام بکە نامەکەی دکتۆر ڕێواز فائق و 2000 دەست پێشخەری کاقوبات تاڵەبانی و نێسروان بارزانانی کۆبنەوەی ئەو سێ قۆڵیە ینی هەوڵی ئەو سێ بەڕێزە بۆ ماوەی ئەوەی کە گفتوگۆیەک لە نێوانێکی پارتی دروست بێ بنەمایەک بۆ گفتوگۆکردن دروست بێ ئەوە خۆی لە خۆی ینی دەستکەوتە ینی ئەمە ناکرێت ئەمە مەلادی دەبکەین ینی خۆی لە خۆی دەستکەوتە و دەکرێت پەرەی پێ بدرێ و گەشەر پێ بدرێ و بتوانین بگەین بە لێک تێگەیشتن بە هاوسەنجی سیاسی ینی ئەو هاوسەنجی سیاسی لە هەرێمی کوردستان نەک بۆ پارتی نەک بۆ یەکێتی بۆ کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان گرینگە خۆی لە عێراقیش ئەوەی کە ئێستا بزرە ناگەم بە یەک هاوسەنجی سیاسیە بە دوای هاوسەنجی سیاسیدا دەگەڕێن ئەو لایەنە سیاسی و ناکۆکانی لە دوای هاوسەنجی سیاسیە عێراق لە پاش 58ەوە لە پاش ینی لە یەکەم سەرۆک کۆماری عێراقەوە ئەوەی کە پێدەڵێن شۆڕشەکەی عەبدولکەریم قاسم تا 2003ەوە هاوسەنجی سیاسی لە عێراق نەمابوو ئەو چەند ساڵە شتێک نەمابوو ناوی هاوسەنجی سیاسی بۆیە ئەوان بە دوای شتێک دەگەڕن کەون بووە شتێک بە دوای شتێک دەڵێن کە هاوسەنجی سیاسی ئەگە بگەڕنەوە هەرێمی کوردستان ئەو قۆناغی کە قۆناغی خێر و بەرەکەت و کار و کاسبی و دەرفەتی کار و ئارامی سیاسی و ئارامی بازار هەبووە کە هاوسەنجی سیاسی پارێزراوە یعنی دەتوانم بڵێم لە 2005 بۆ 2013 یعنی ئەو چەند ساڵە کە هاوسەنجی سیاسی پارێزراوە بوو لە هەرێمی کوردستان توانیمان زۆر دەستکەوت بەدەستبینین لە عێراق و لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی ئەو پێچەوانەکەمان بینی کە زیانی بە قواری هەرێمی کوردستانگەن بۆیە هیچ بژاردەیەک لە نێوان هێز لایەنە سیاسی کوردستانەکان نییە بە تایبەت یەکێتی و پارتی جگە لەوەی بگەن بە لێک تێگەیشتن و بە گەڕانەوە بۆ هاوسەنجی سیاسی من بۆ خۆم بۆ عێراقیش پێم باشە هاوسەنجی سیاسی بتە تاکە بنەما بۆ لێک تێگەشتنی سیاسی باش کاک محموود با من دوا پرسیارم لەبارەی پێکهاتێکی تری ناو عێراقەوە بکەم کە ئەو پێکهاتێش ئێستا ئەویش هەردا بەشە پێکهاتەی سوننەکانە ئەوان لە چوارچێوەی بەشێکیان لە چوارچێوەی ئەو هاوپەیمانە سێقۆڵیا بوون کە ئێستا هاوپەیمانەکە نەماوە و ئەوانیش ینی تا ڕادێک ینی بە دوای ئەوە ئاگەڕێن چی بکەن لە دوای ئەم هەنگاوە بەشێکیشیان تا ڕادەیەک لە لای چوارچێوەی هەماهەنگی سوننەکان چۆن ماڵی خۆیان کۆ دەکەنەوە ینی ئەوان ئەتوانن لە پرۆسی سیاسی داهاتوی عێراقا بڕیار دەربن یاخود بۆ دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانێک لە داهاتووە ئەوان ئەتوانن خاڵی یەکلاکەرەوە بن بەداخەوە سونە لە پاش 2023 لە عێراق یان پێکاتەی سونە لە پاش 2023 لە عێراق بەهۆی بەشداری نەکردنیان لە پرۆسی سیاسی بە بڕیاری خوالی خۆش بوو حرف ضاری کە ئەو کات بڕیاریاندا کە بەشداری پرۆسی سیاسی عێراق نەکەن خۆی لە خۆی کاریگەری لەسەر بوونی سونە پێکاتەی سونە لە حکومڕانی عێراق دروست کردو تا ئێستاش دەرهاوێشتەکانی ماون سونە من پێم وانییە بەهۆی ئەو بڕیارایی لە بەشداری نەکردنی لە پرۆسی سیاسی بتوانن لە ماوەیەکی تریش تا 4 ساڵی تریش کاریگەریانە قۆناغش تریش هەبوو کە قۆناغی گروپە چەکدارەکان بوو گروپە تیرۆریستەکان بوون کە جوگرافیای سونە بۆ ئەوان شوێنێکی ئامن بوو کە توانیان لەوێ چاڵەچەکانیان پەرە پێ بدەن لەگەڵ هاوپەیمان لەگەڵ وڵاتانی هاوپەیمان لەگەڵ هێزە عێراقیەکان ئەوانە خۆی لە خۆی کاریگەری نگەتیفی لەسەر ماڵی سونە دروست کرد ئێستا نەیانتوانیوە تعویزی ئەو قەرەبووی ئەو ماوەی ڕابردوو بکەنەوە بۆیە بەردەوام ئەوان لە پاشەکشدا بوون ئەوەی ئاخیر
دابش بوون بەرەو دوو بەرەیەکیان نزیک بوون لە تورکیا و قەتەر بەرەیەکیان نزیک بوون لە ئیمارات و سعودیا دوجار نزیک بوونەوە لە یەکتر لە چوارچەوەی یەک بەرە کە بەرەی ئەوەی هاوپەیمانی سیادەی پێ دەڵێن هاوپەیمانی سیادەش لە پاش کشانەوەی بەڕێز طبعاً پێش کشانەوەی بەڕێز مقتەدە سەدر ئەوان هاوپەیمانی عەزم جیابوونەوەی بەڕێز موثەنە سامڕایی ئەوانە بەشێک بوون کە لە چوارچەوەی تەحالوفی عەزم دروست بوون هاوپەیمانی عەزم بۆ ڕێکابەرایەتی محەممەد حەلبوسی و هاوپەیمانی حزبی تەقەدوم پارتی تەقەدوم بەڵام ئەو ململانەیە زۆر سەخت بووە دوجار بەهۆی مانۆرەی هەرێمایەتی بەڕێز خەمیس خەنجەر لەگە بەڕێز محەممەد حەلبوسی کەوتنە ژێر هاوپەیمانەتیەک یان لە چوارچەوەی هاوپەیمانی سیادە هاوپەیمانی عەزم کشانەوە ئێستا هاوپەیمانی عەزم گەڕاوە بارودۆخی ئاسایی خۆی لە پاش هەڵبژاردن یعنی ئەو بەڕێزانەی کە ئەحمەد جبوری ئەم مازنە پارێزگاری پێشووی صلاح الدین کە جیابووە لە هاوپەیمانی عەزم و لەگەڵ بەڕێز مقتەدە سەدر لەگەڵ بەڕێز محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر چوون هاوپەیمانی سیادە ئێستا گەڕانەوە بۆ هاوپەیمانی عەزم کەواتە هاوپەیمانی عەزم گەڕایەوە حاڵەتی سروشتی خۆی لە دوای دەرئەنجامەکانی هەڵبژاردن ئێستا ئەوانش دوو بەرن کاریگەری وڵاتانی هەرێماتیان زۆر لەسرە بەڵام ئێستاش ناتوانن ئەوان داواکاری پێکهاتەی سونە لە عێراق جێبەجێ بکەن ئەوەی کە نزیکە لە دەسەڵات ئەوەی نزیکە لە حکومڕانی هاوپەیمانی عەزمە یعنی ڕاستە بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنانی عێراقە بەڵام ئەوەی کاریگەری زیاتر ئێستا لە قۆناغی ئێستا هاوپەیمانی عەزم و بەڕێز موثەنە سامڕاییە کە ئەوان کەسایەتی زۆر گەورەیان تێدا لە ماڵی کەسایەتی جیل یەکەمیان تێدا لە نەماڵی سونە من پێم وایە ئەگەر حکومەتی داهاتووی عێراق بەو شێوازی ئێستا لە نێوان چوارچەوەی هەمانجی یەکێتمانی کوردستان تەحالوفی عەزم بزوتنەوەی بابلیۆن لەگەڵ سربەخۆکان و ئەو بزوتنەوانەی کە لە دەرەنجامی هەڵبژاردننی پێشوەختە هاتنە پێش لەوە پێک بێ پارتی و طبعاً سیادەش بێنە مووقفی تەحالوفی عەزم بەهێز دەبێنە ناو سونە ئەوان سێ داواکاری سەرچیان هەیە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی خۆیان ئاوادانکردنەوەی ئەو شوێنانەی کە زیانی بەرکەوتن لە دەرئەنجامی داگیرکردنی داعش شەراکەتی سیاسیان لە پرۆسەی سیاسی عێراق دەستخۆش بۆ بەڕێز محمود خۆشناو کە بەڕێزتان شارەزان لە بواری دۆخی عێراقا بەخێر بێن سەرچاو ماندوومان کردی سەرچاوەکان